مەلا یەکێک لە وەرزشانەیە کە زۆر بە سوودا و بێگومان بۆ مناڵانیش بە هەمان شێوەیە. جا ئەگەر تۆ وەکو باوک دایک ویستت مناڵەکەت فێری مەلەکردن بکەیت ئەبێ چی بۆ بکەیت؟ چۆن مناڵەکەت فێر بێت؟ لە کێوە دەست پێ بکات؟ ئەگەر ترسا لە ئاو ئەم ترسی چۆن بڕوێنیتەوە؟ ئەمڕۆ لەگەڵم بن بۆ ئەوەی کە مامۆستا ئەڤین کە ڕاهێنەری مەلەوانیە فێرمانەکات بە تەواوەتی لەسەر ئەم بابەتە زانیاری تاوامان دەستکەوێت. کەواتە لەگەڵم وەرە. مامۆستا ئەڤین کاتێک کەسێ ئەوێ بێت فێری مەلەکردن بێت ئەبێ چیتیا بێت؟ بۆ نمونە کەسێ وەکو من بۆ هەر بن ئاوەکەوم ئەبێ کەسەکە سەرەتا حەزی لە مەلەکردن بێ باشە ئێمە کە سەرەتا فێریەکەین ئەبێ ئاسوودە بێ لەگەڵمانە ئەنجا فێریەکەین چونکە کە ئاسوودە بوو ترسی نامێنێ کە ترسی نەما بە ئاسانی جومگەکانی ئەجوڵە و ئەو کاتە بن ئەو ناکەوێت. باشە ئەی مناڵ چی؟ مناڵ تا چەند فێرکردنی ئاسانە یان قورسە؟ مناڵ چونکە زۆرم خۆشەیە بە خۆشەویستیەوە فێریانەکەین باشە لەبەرەوەی مناڵەکان دیاری خوددان بۆ ئێمە بۆیە ئەبێ زۆر بە جوانی بووە بە نەرمونیانی لەسەر خۆ فێریانکەین. سەرەتا ئێمە دیاریانەینێ لەگەڵ دایکیانایەن بۆی هەست بە ئاسوودەی بکە ئەنجایە بۆ لای من باشە لەگەڵ منیشە خۆ ناساندنمانەیە سەرەتا توانێت بێ سەیری ئیشەکە بکە سیرکە کە چۆن مناڵەکانی تر فێرەکەین باشە ئەنجا دواتر دەسەکەین بە فێربوونەکە. باشە فێربوونەکە لە شوێ دەست پێەکە؟ فێربوونەکە لە تەنکایی دەست پێەکە لە 1 مەترێکە باشە سەرەتا مناڵەکە لە باوشما ئەگەر قاچی نەگاتە عەرزەکە و ئەگەر قاچی ئەتوانێت بێ لە تەمەنی 3 ساڵە وەریەگرین ئەگەر قسە بزانێت. باشە ئێ دوایەوە کا لە ئاوێکی کەمپۆڵایەوە دەست پێ کرد دوایەوەی کە فێری باسکەمەلە و پشتەمەلە و بۆ قەمەلەمان کرد ئەنجای هێنین بۆ خۆهەڵان خۆهەڵان لە قوڵایی یاکرێ مناڵەکە تەواو خۆی شل کردووە ئاسوودەیە و خۆهەڵان زۆر بە چێژە زۆر ئیشەکە ئاسانە بێت. باش نیشانم ئەی دەست پێکچێکی بۆ مناڵەکان بۆ فێرکردنیە با بڕۆین. ماشەڵڵا مناڵەکانم چەند جوانن خۆ بیبێتن. ماشەڵڵایان لێبێت. کەزی کوا کەزی وەرە کەزی لەگەڵمە. کەزی تەمەنی چەندەکە مامۆستا ئەڤین؟ کەزی تەمەنە چەند ساڵە؟ 7 ساڵە. 7 ساڵە. بەڵێ. مامۆستا ئەڤین ئەبێ کەزی چی بێ پێداویستی بۆ دەست پێک؟ پێویستمان بە عینەکێکە لەگەڵ کڵاوێکی مەلەوانی و جلێکی مەلەوانی پێویستە قوماشەکەی لایلۆن بێت. باش لوتەوانە چی؟ ئێمە مناڵەکان فێرەکەین بە بێلوت. دەباش کاتە دەست پێک چی بۆ فێرەکەی؟ ئەمە هەناسەدان وەرە کەزی وەرە بەدانیشن ئافرین کەزی ئێستا بشۆرنەوە ئەوکە تەمرینی هەناسەدانمان بۆ بکە باشە؟ ئافرین یاڵە چۆنیەمان کرد تەمرینی هەناسەدان بکە لە کامێراکە ئەمدی هەناسە وەرگرە و بەلوت بێرەوە بڵقەکەمان بۆ بکە ئافرین بەم شێوازە ئێمە مناڵەکان فێرەکەین بە بێلوت باشە هەناسە باتەوە لەنەو ئاوەکەیە بۆ ئەوەی بتوانێت مدەیەکی زەمانی بڕوە بەبێ ئەوەی کە سەر دەکا لە ئاو. ئێستا جوڵە لە چۆ دەست پێکی؟ یەکەم جوڵە قاچ جوڵاندنی فێرەکەین باشە کچە جوانەکەم قاچە بجوڵێنە بەم شێوازە نابێ ئەژنۆکانمان بچەمێتەوە باشە لە سمتەوە قاچمان جوان بجوڵێ تۆزێکە چینە پێشەوە باشە دەستیشمان بە دیوارەکەیەوە سەریشمان بەرزەکەینەوە بۆ سەرەوە بە ئیسراحەت قاچمانە جوڵێنی. دوایەوە؟ دوای ئەوە مناڵەکە یێتە ناو ئاوەکەوە وەرە کەزی گیان ئافرین ئێستا قۆڵی بەڕێکی ئاوا لێ بکە سەرەکەرەنەو ئاوەکە قاچم لە دوا بۆ بچوڵەنە ئەنجا مناڵەکە فێری ئەم تەمرینەکەین بۆ ئەوەی بتوانێت دواتر بڕوات باشە ئەم تەمرینە چەند جارێ دووبارە ئاکاتەوە باشە دوای ئەوە کەزی دڵەکەم ئاوا بەڕێکی بڕۆ بۆ لای دیوارەکە ئەو دیوارە یا دووسێ ئافرین کچەکەم چە بڵێ بۆ لێیان زۆر باشە ئافرین. ئەمە بە چەندێک فێری ئەوە بێت کە ئەوە خۆی بڕوە؟ بەپێی مناڵەکە ئەگۆڕێت مناڵمان هەیە لە 1 ڕۆژێکە فێرەمێ مناڵمان هەیە لە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ فێرە. باش مناڵ ئەگەر ترسا چی لە ئەو خەمی بوو ئەگەر ترسا سەرەتا دایانین لەسەر کورسیدا بنیشە سیر بکە کە مناڵەکان فێرە بن. ئێستا بۆ نمونە مناڵمانەیە خوشکەکەی یا براکەی یێتە ناو ئاوەکەوە ئەوە کەیتریان ئەترسێ لەویانە دانچێ هەتا ئەو بڕیارەیە ئەڵێ مامۆستا ئەڤین منیش فێرکە ئەنجا دەسەکەین بە فێربوون چکە بەپێی حەزی مناڵەکە ئیشەکەکەین. باشە
تەکنیکی تایبەت چی بۆ فێربوونی مناڵ؟ یەکێ لەو شتاناوەیە کە ئێمە دیاری و یاری و شیرینی ئەەکەین بە دیاری بۆ مناڵ باشەوەکەوەی کە ئەمڕۆ بینیتان کێکەین بە مناڵەکان وەکو شیرینی باشە دیاریش تەوقیانینە باشە بەڵێ هەدیەی کوڕانی سیارەی بچووکە باشە یاخود هەر یاریەکی تر تۆپە بکە مناڵ حەزی لێ بێت. ئەی مامۆستا ئەوێ مناڵ هەیە بۆ نمونە ئۆتیزمە بۆ نمونە فرەجوڵەیە ئەوان چی؟ ئەو مناڵانە باشە لەبەرەوەی جوڵەیەکی تایبەتیانەیە باشە هەنێکیان واکە کە بۆ نمونە زۆر سەرکەوتوو بێ لە بواری مەلەوانی لەبەرەوەی ئەو جوڵەیەکی زۆر تایبەتیە بۆیە ئالم کاتە پێویستمان بەوەیە کە دایکەکان وەکو شاخ لە پشتمان بن چکە ئەو هۆکاری سەرەکیە لەگەڵ ما یارمەتی دەرە بۆ فێربوونی مناڵەکان. خۆی بەر لەوەی کە بێن بۆ ئێرە ئەبێت چی بکەن چی بخۆن وە دوای ڕۆشتنەوە لێرە؟ بەیانیان پێویستە مناڵەکە یەلکە بخوات باشە من بە مناڵەکان مەڵێم بۆی ئازابی باشە لە مەلەکەدم توانی بە جوانی بجوڵی ئەتر یەلکە بە هەر جۆرێک بێ توانی بیخوات باشە لێرانش بە دایکەکانمان و تۆ پشگیریمانکەن کە شتێکی بەسیت بێنێ مناڵەکەی بخوات چکە مناڵ برسێتی شیرینی بێ چەرەسێک بێ میوەیەک بێ بیخوات. دەستت خۆش بێت بە هیوای ئەوەی کە ئەگەر مناڵەکەی ئێوەش حەزێک و بەهرەیەکی تایبەت بۆ فێربوونی مەلا هاوکاری بن بۆی کە بەرەو پێشەوە بڕوە.